سوپاس و ستایشی ڕۆڵی کاک باوەڵ تاالبانی و بەڕێز کاک بەلاکەریم زۆر بە بەرز ئەنرخێنین لەبەرەوەی ئێمە وەکو بەشی خوێندنی کوردی هەوڵماندا هەوڵێکی زۆرمانیشدا لە ڕێگە یاساییەکانەوە ئەم پارێ لە ناوچوەیەکەوە لەو جێگایە فەوتیا هی هەموو هین مجموعەیەکی مامۆسای یعنی مامۆسای دوو زیاد لە پێویست داماو بوو ئەو کاتە لە بوارێکی زۆر دژواردا لە کاتێکی زۆر دژواردا ئەو پارەیە لە ناوچوو زۆر هەوڵماندا زۆر بەڵام تەماشەمان کرد سێرمان کرد وەزعەکانە لە 2010 پارەیە فەوتاوە بە هیچ نەتیجەیە نەگەیشتین تەنانەت من خۆم دوو کەرت ڕێما بۆ لای وەزیر لەگەڵ مامۆستا تاریقیشا بەڵام بێسوود و ئامانج بوو بەڵام ئێمە سپاسی مەڵبەندی شانزەی حەملینەکەین و کاک باوەڵ تاالبانی بەڕێزکەوە ئەم پارەیە بۆمان سەرف کردە و مامۆستاکان دڵخۆش بوون لە ڕۆژێکدا کە ڕەنگە ئەم ڕۆژ موچەکەی تریانیش بگاتە دوو موچە زۆر سپاسی بەڕێز کاک باوەڵەکەین.